سلااوتان لێبێت خۆشحاڵم لە بەرنامەیەکی دیکەی ڕۆژەفەوە پێتان دەگەمەوە. ئەمڕۆ گفتوگۆ لەسەر بابەتێکی دیکەی گەرمی ڕۆژ لە ماوەی ڕابردوو چەندین جار خواسی لەسەر کراوە، ئەویش پرسی ئازادی ڕادەربڕینە لە هەرێمی کوردستان. بێگومان لە ماوەی ڕابردوو چەندین جار بینیومانە هێرش دەکرێتە سەر ڕۆژنامە نووسان، سەر چالاکوانانی کۆمەڵگەی مەدەنی بە هەر شێوەیەک لە شێوەکان. ئەمڕۆ گفتوگۆ لەگەڵ میوانەکەم دەکەم لەسەرەوە بابەتە. هێمن مامەد ڕۆژنامەنووس لە شاری سلێمانی لەگەڵ دەبێت. کاکێمە زۆر سپاس بۆم دەرفەتە. دەمەوێت پرسیاری بۆ بکەم لە ئێستادا دۆخی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لە چ دۆخێکدا؟ بەڵێ سلااوتان لێبووتێ و ئێوارەتان باش. سلااو ڕێز بۆ سەرجەم کارمەندان و ستافی دەزگای ستاندار و ئومێد دەکەم کە مسلمانانی کوردستان و تەواوی جیهان لە بەختەوەری و لە شادیدا بژین و پێتان دەڵێم ئازادیتان باش و هیوادارم خدای گەورە ڕۆژ و تاعاتی هەموو قبول کات. لە ڕاستیدا ئێمە گەر باسی ئازادی بکەین لە کوردستان یا لە هەرێمی کوردستان دەتوانین بڵێن پۆلینی کەین و پێش ئەوەی کە پۆلینی کەین با بڵێن لە دوای ڕاپەڕینەوە لە سەردەمی 30 ساڵی حکومڕانی دەتوانم بڵێم کە ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان بۆنی نییە. بۆچی؟ لەبەرەوەی لە هەرێمی کوردستان فرە خێلەکی هەیە و فرە بنەماڵایی هەیە و فرە شێخ و دەرەبەگایەتی هەیە. بۆیە هەمیشە شێخ و دەرەبەگ و بنەماڵە و سەرۆخێلەکان خۆیان بە پیرۆز دەزانن و بە پیرۆز کراون و هەمیشە کەس نییە سەلە سەیوام کات و هەمیشە ئەوان باوەڕیان بە ئازادی نییە. ئەوەی کە ئەوان دەڵێن ئەوە. ئەم سیستەمەی کە لە هەرێمی کوردستان سیستەمی وەکو گوتم شێخ بنەماڵە و سەرۆخێل کە حکومڕانی 30 ساڵی حکومڕانی هەرێمی کوردستان دەکەن، ئازادی ڕادەربڕین سەمچی ئازادی ڕادەربڕین لەژێر پرسیاردایە. ئێمە کە باو باپیرانی ئێمە کە هەزاران شەیدماندا لە پێناو ئازادی 182,000 ئەنفال و 5,000 هەڵەبجە و 8,000 بارزانی و ئەو هەموو قوربانی کە دامان لە دژی ڕژێمی بەعس و ڕژێمەیەکە دواکانی پێش بەعس لە پێناو ئازادی بوون. بەڵام لە دوای ڕاپەڕین وەکو گوتم ئەو سیستەما خێلەچەی کە لە عێراق و هەرێمی کوردستان هەیە و ئەو سیستەما بنەماڵەیەی کە هەیە هەمیشە ئازادی قبول نەبووە. بۆیە ئێمە لە هەرێمی کوردستان نەوەکو ئازادی ڕادەربڕین نیە، بەڵکو هەر ئیمانیان بە ئازادی ڕادەربڕین. لە دوای پرۆسەی با بڵێن ڕاپەڕین لە دوای 91 ئێمە با بڵێن حیزبەکانی هەرێمی کوردستان دژی ئازادی بوون کە خۆیان لە پێناو ئازادی تیان دەکۆشە. دەیان کرد لەسەر ئەوەی تەنها ئارێنی تەلەڤیزۆنەکەی لە ڕووی لە کەناڵی پارتی دیموکراتی کوردستان بۆ سزا دەدات و بە پێچەوانەشەوە هاوڵاتی تەنها لەبەرەوەی ئاریانی تەلەڤیزۆنەکەی ڕوو لە PUK بوو ئازاد دەدرا و دەیان کەس لە زیندانی ئاکرێ و لە زیندانە نهێنی و شاراوەکان تەنها لەسەر بیر و ڕای ئازاد لەسەر ئەوەی کە لایەنێکی خۆشدەویست سۆز و عەتلی هەبوو بۆ لایەنێکی تر ئازاد دەدرا و تاوەکو ئێستا کە زۆربیان بێسەر و شوێنن تەنها لەسەر ئازادی ڕادەربڕین کابرا تەنها لایەنگری یەکێتی نیشتیمانی کوردستان بووە ئێستا کە بێسەر و شوێنات بۆ بە پێچەوانەشەوە دەیان کەس لە دوای پرۆسەی لە دوای با بڵێن ڕاپەڕینەوە لەسەر بیر و ڕای ئازاد تیرۆر کراوە. بۆ نمونە وەکو شەهید ڕەئوف ئاکرەیی، وەکو قابیل و برادرانی کۆمەنیست و تەنها خەڵکە بۆ لەسەر نووسینێک تیرۆر کراوە. ئەمە کاکێ من بوو لە قسەش دەوڕم، پێت وانییە بەشێک لە حیزبە سیاسیەکان بەشێک لە چالاکوانان و ڕۆژنامەنووسان بەرامی خۆیان بەکاردێن و لەو کاتێک کە ژیانی ڕۆژنامەنووس و چالاکوانەکان دوێ مەترسی پشتیان تێدەکەن؟ چۆن عەفوم دەکەی؟
بەشێک لە حزبە سیاسیەکان بۆ مەرایەتی خۆیان و ڕۆژنامەنووس و چالاکوانەکان بەکاردێنن ئەو کاتێک کە ئیشیان بە چالاکوان و ڕۆژنامەنووسەکان نەما پشتیان تێدەکەن. بۆیە زیاتر ئێستا ئەگەر ببینی پرسی ئازادی ڕادەربڕین و ئەو کەسانەی کە بەشێکیان ئازار دەدرێن یاخود ئەشکەنجە دەدرێن دوای ماوەیەک یان دەبێت کاندیدی حزبەکان یاخود بۆ مەرامی تایبەتی سیاسی بەکاردێنرێن. بەڵێ ئەم حاڵەتە بوونی هەیە ئێستا وەڵامت دەدەمەوە. ئێمە ئەم حاڵەتەمان هەیە وەکو ڕێبوار کەریم وەلی کە بەڕێوەبەری کەناڵی ڕووداو بوو، کابرایەک بوو، ڕۆژنامەنووسێک بوو کە پیاوێکی تاسەر ئێسخان لە پارتی دیموکراتی کوردستان بوو و بە قەڵەمەکەی دیفاعی لەم حیزبە دەکرد. ڕێبوار کەریم وەلی هاوڕێی خۆمە و یەکێکە لە ڕۆژنامەنووسە محتەریف و باشەکانی هەرێمی کوردستان. من نامەوێت لێرە بە سلبی لەم مەبەستەی من تێبگات. ڕێبوار کەریم وەلی یەکێک بوو لەم لەم ڕۆژنامەنووسانەی کە ئەوەی وەڵامی پرسیارەکەی جەنابتە ئەو دوایەوەی کە بە شێوەیەکی سەرسەخت دیفاع لە پارتی دیموکراتی کوردستان دەکات بە قەڵەمەکەی، بەڵام دوجار لەبەر ئەوەی ئەو لە باڵێکی تری ناو پارتی دیموکراتی کوردستانە کە باڵەکەی تر دێتە سەر حکومڕانی سکالای لەسەر تۆمار دەکەن و تا دوجار دەربەدەری دەکەن و ئەوەی کە دەبینین ئێستاکە لە ئەوروپای و داوای مافی پەناهندگی کردووە. ئەمە حقیقەتێکە ئەوەی بۆ وەڵامی پرسیارەکەت وە دەیان حاڵەتی تریشی وام لەو شێوەمان هەیە. بەڵام دەمەوێت یعنی درێژە بابەتەکەم بدەم. ئیتر ئەم بابەت و بارودۆخە تەشەنەیسان پەرەیسان با بڵێن ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان چەمچی ئازادی ڕادەربڕین لەژێر هەڕەشەدا بوو و ئەسڵەن بوونی نەبوو تا دوای یەکگرتنەوەی دوو ئیدارەی دوای پرۆسەی ئازادی عێراق یاسای ژمارە 35 ساڵی 2007 کە یاسایەکی باش بوو لە هەرێمی کوردستان بۆ ڕۆژنامەنووسان دەرکرا، بەڵام جارێشتر خێل و دەرەبەگ و بنەماڵەکان نیانهێشت ئەم یاسایە بکەوتە سەر پێ و هەر با بڵێن نیانهێشت بێتە سەر دنیا و زوو لە باریان برد بەوەی کە هەڵسان چەندین ڕۆژنامەنووسیان تیرۆ کرد وەکو سۆرانی مامەحەمە و دواتر شەید سەردەشت و دوای شەید کاوە و عەبدولستار شەریف و عەبدولستار تایر شەریف و هەتا ئێستا ئەم چرکەی کە ئێمە لە قسە ڕاستە و خۆیە قسە لەسەر مەسەلەی ئازادی ڕادەربڕین دەکەین. ئازادی ڕادەربڕین هەمیشە لە هەرێمی کوردستان تا ئەو کاتە بۆ تۆ ئازادیت کە بە شان و باڵی ئەوان بنەماڵەکاندا دەڵێ، تا ئەو کاتە تۆ ئازادی کە دەست بۆ پیرۆزی بۆ بنەماڵەکان نابێت. یەک نمونە دەمەوێت لێرە بڵێم لە ساڵی 2018 چەندین جار بەرپرسی ئەمنی بەرپرسی باڵای پارتی دیموکراتی کوردستان بە ناڕاستەوخۆ بەڕاستەوخۆ بە هەوەی هاتوونەتە لە پرسەی ئامۆژنێکم لە پرسەی مامۆژنێکم بەرپرسێکی باڵای ئەمنی بە ناوی پرسە هات لەوێ منی بینیەوە. باشە لەوێ بە منی گوت چیت دەوێت خانوو سایرە ڤێڵا شێت دانەمەزراوە لە خوشک و براکانت بۆت دەکەین، بەڵام تەنها تکامان وەیە لەسەر بنەماڵەی بارزانی مەنووسە، لەسەر کامە بەرپرسی پارتی دیموکراتی کوردستان دەنووسی ناوی هێنان کاکەمین نەجار کەمال کەرکوچی چێ لەسەریان دەنووسی ئازادیت بەس لەسەر بنەماڵەی بارزانی مەنووسە چیت دەوێت بۆت دەکەین. وەڵامی من ئەوە بوو کە من دەست بۆ شتە هەستیارەکان دەبم و دەست بۆ پیرۆزیەکان دەبم. هیچ کەس لای من پیرۆز نییە بە پێچەوانەوە هەمووی سانێک لای من بەڕێز و پیرۆزە، بەڵام هیچ کەس لای من هێلی سوود نییە. لێرە مەبەستم ئەوەیە کە ئازادی ڕادەربڕین تا ئەو کاتەی تو ئازادی کە بە شان و باڵی ئەواندا دەڵێ کە دەست بۆ پیرۆزیەکان نابێت، کە دەست بۆ شتە هەستیارەکان نابێت. بۆیە ئەمڕۆکە من یەکێکم لەو قوربانیانەی لەبەرەوەی دەستم بۆ شتە هەستیارێ و دەستم بۆ پیرۆزیەکانی ئەوان برد. بۆیە دوجار من 5 جار دەستگیر کرام و مانگێک و 4 ڕۆژ ساڵی ڕابردوو لە زیندان بووم و 2009 دۆسییان لەسەر من کردوتەوە. بۆیە ئێستا کە خودی ئەوەی کە من ئەم ڕاستە و خۆیە لەگەڵ تۆ دەکەم وەڵامێکە بۆ هەموو ئەو شتانەی بۆ هەموو پرسیارانە کە ئایا ئازادی ڕادەربڕین هەیە لە هەرێمی کوردستان، خودی بوونی من پێت دەڵێ نەخێر ئازادی ڕادەربڕین نییە، چونکە من ئەمڕۆکە
لە شاری سلێمانی ئەم ڕاستەوخۆیە لەگەڵ تۆ دەکەم لە کاتێکدا من باب و باپیرانم خەڵکی هەولێرن من ئەمڕۆکە ئاوارە بووم لە پێناو ئازادی ڕادەربڕین لە پێناو ئەوەی کە قەڵەمەکەم نەفرۆشت بۆیە ئازادی لارێمی کوردستان بوونی نییە و ئێمە غەدر لە ئازادی ڕادەربڕین دەکەین لەبەرەوەی نەوەکو ڕێژەیە بەڵکو هەر نییە دەتوانم بڵێم ئازادی ڕادەربڕین لارێمی کوردستان خەونێکە وەکو پێم گوتی چونکە کاکە من لەسەر ئەو دۆسیەی جەنابەت بەڵێ ئەو لەسەر ئەو دۆسیەی جەنابەت هیچ کام لە ڕێکخراو نێودەوڵەتیەکان بارچی خۆیان هەڵساون بەردەوام بانگەشەی ئازادی ڕادەربڕین دەکەن باسی دۆخی ئازادی ڕادەربڕین دەکەن هیچ شتێکیان بۆ تۆ کردووە دەزانی کاک بڕیار مەسلەی ڕێکخراوەکانی جیهانی ینی من لە دووار راپۆرتی وەزارەتی خارجی ئەمریکی کە لە چەند ڕۆژی ڕابردوو بڵاو بیەوە یەکێکم لەوانەی کە وەزارەتی خارجی ئەمریکی کە راپۆرتێکی لەسەر عێراق و هەرێمی کوردستان بڵاو کردوەوە 59 لاپەڕەیە باسی منی کردووە و یونامی هاتوونەتە ماڵم و لە سلێمانیش مینیان بینیوە و ڕێکخراوەکانی جیهانی ڕێکخراوێکەیە یەکەم جارە باسی کوردەکە باسی منی کردووە و ئەمنیتی ئینتەرناشناڵ بەڵام ئەمانە من بەرەو ڕووشە ڕێخنم لێگرتوون یعنی بەرەو ڕووش پێم گوتون ئەمانە کفایەت نین ئەمانە تەنها ئەوە نین کە تۆ بەیان نامەیەک لەسەر من دەرکەی بەڵکو دەبێت ڕێگر بیت حتا بە خات و پاڵاسم گوت لە سلێمانی نوێنەری یونامی گوتی ئێمە زۆر ئیشمان لەسەر تۆ کردووە و ئەمانە و ڕۆڵمان هەبووە لە ئازادکردنی تۆ ئەو کاتە لە زیندان بووی بەڵام گوتم ئێوە کاتێک ڕۆڵەکانتان جێگەی خۆی دەگرت کە ڕووداوی برادرانی بادینان دووبارە نەبایەوە من سوپاسی هەموو کەسێک دەکەم هەموو ڕێکخراوێک دەکەم کە بەلایەکێک هەتا بە گەورەترین شت دیفاعی لە من کردووە بەڵام ئەمانە کفایەت نین ئێمە زۆر جار گلەیمان هەیە لەم ڕێکخراوە جیهانیانە بەداخەوە ناڵێم هەر هەمویان و ئەگەر نەبێتە زێدەڕۆیی هەندێکیان بەهۆی بەرژەوەندیەکانیان بەهۆی هەندێک مەساڵحی ئابووریان بەهۆی هەندێک مەساڵحی با بڵێن ئیش و کاری ڕایکردنی شوکارەکانیان چاوپۆشی لە زۆر شت دەکەن یعنی من هەمیشە گوتومە بەداخەوە ینی کنسولێک دێت مەسەلەن سەرکنسولێک دێت لە لێشێک لە وڵاتەکانی دنیا دێتە عێراق بۆ نمونە دێتە هەرێمی کوردستان زۆر جار تووشی گەندەڵی دەبێن بەهۆی ئەوەی کە زەوی مساتەحەیان پێ دەدرێت بەهۆی ئەوەی کە ڤیزەیەکی زۆر باش لەگەڵ گروپێک لە گروپەکان دەفرۆشێن بە پارەی خەیاڵی ئەوانە دەکەونە بەر با بڵێن بەرتیل و بەرتیلکاری بۆیە چاوپۆشی لە زۆربەی شتەکانی وڵاتە گەندەڵەکان و ئەو وڵاتە با بڵێن دیکتاتۆرانەی ڕۆژهەڵات دەکەن بۆ نمونە مەسەلەن کنسولی ئەڵمانیا لە مصر ئەو 2015 4000 ڤیزەی فرۆشتە بوو لە وڵاتی مصر ئێستا لەسەری بۆتە نوکتە کە دەڵێن گوندێک دەیەکی لەگەڵ خۆی لە مصر هێناوەتە ئەڵمانیا وە لە هەرێمی کوردستانیش بینیمان کە چەندین کنسول تێوەگڵان کنسول هەبووە لە هەولێر 3000 ڤیزەی فرۆشتووە ئەگەر هەر ڤیزەیەکی بە $1000 فرۆش بێت دەکا پارێکی خەیاڵی لە کاتێکدا کەواتە نوێنەری بەشێک لە وڵاتانە ئەوەندەی خەریکی کاری بازنی و بزنسمانی ئەوەندە بە دوای کاری ئازادی ڕادەربڕین و مافی مرۆڤۆنین بەدڵنیاییەوە وایە بەدڵنیاییەوە من بۆ نمونە کنسولی ئەمریکا بینیوە لە پار بوو پێرار بوو باڵە نەچوو یعنی لە پەیجەکەی سیروان بارزانانی بینم ئەمڕۆ کنسولی ئەمریکا لەگەڵ کنسولی ئەمریکای پیاسەیەکمان کرد بۆ دەڤەری بارزان لەوێ نێوەڕۆ گۆشت ئاسک و گۆژ مامزی دەدرێتێ $15 دەخرێتە ناوجان تاکەیەوە باشە ناچار دەبێ کابرا بەو ئەو بەرتیلەی کە دەیدرێتێ سەری سار راپۆرتێک بەدڵی دەسەڵاتدارانی ئێرە بنووسێت یعنی ئەمە نەک لە نەوەکو لە عێراق و هەرێمی کوردستان زۆربەی ئەو کنسوڵانەی کە لە جیهان زۆربەی ئەو سەفیرانەی کە لە جیهان دێنە وڵاتانی ڕۆژهەڵات بە تایبەتی ئەفغانستان عێراق یەمەن سووریا مصر تێوە دەگڵێن لە گەندەڵێ
دوجار ئەو راپۆرتانەی کە بڵاوی دەکەنەوە لە ساڵحی ئەو حکمڕانیانەیە وەکو باسم کرد بەهۆی ئەوەی کە تێوە دەکڵێن لە گەندەڵی بەهۆی ئەوەی کە چاویان کوێر دەبێت بەو هەموو پارە و سامانە کە دەخرێتە بەردەستیان بۆ زۆربەی کۆنسۆلی وڵاتەکان 6 مانگ جارێک ساڵێک جارێک دەگۆڕدرێن بۆ ئەوەی کە تووشی گەندەڵی نەبن بەڵام ئەوان لە 6 مانگ ساڵەکە دوجار تووشی گەندەڵی دەبن ئەمە هەیە ئەمە بەڕاستی ئەمە حەقیقەتە ئەمە تەشهید نییە ئەمە زیادەڕۆیی نییە بوونی هەیە بۆیە کۆنسوڵەکان سەفارەتەکان زۆربەیان چاو پۆشی دەکەن لەسەر ئەو مەسەلەیە دوێنێ لە مقابلەیەکدا سەفین دزەیی بەرپرسی فەرماگەی پەیوەندەکانی دەرەوە دەڵێت کۆنسوڵخانەکان نیگەران نین لەسەر مەسەلەی برادەرانی بادینان و ئێمە بۆمان ڕوودکردنەوە یعنی لە چەند ڕۆژی ڕابردوو ئەوان کۆنسوڵخانەی ئەمریکا تووشی بەڕەخ نەکەوت بینیمان لەبەرەوەی کە لەسەر بەیاننامەی دەکرد لەسەر هاوڕەگەز بازەکان لەکە لە سلێمانی دەستگیر دەکرێن بەڵام کۆنسوڵخانەی ئەمریکا بێدەنگە بەرامبەر بە چالاگوانانی بادینان یعنی ئەمە گلەییە بەڕاستی و هیوادارم کە ئەوان چاو بخشێنەوە بە کاروبارەکانی خۆیان و نەکەونە ژێر بەرتیل و نەکەونە چاوپۆشی لەو بارودۆخە نەکەن و ئەمە وەڵامی پرسیارەکەی جەنابتە کە ئەوان بەم شێوەیە بەدەنگەوە نەهاتوون بەڕاستی من ئاوارەم ئێستا لە سلێمانی تۆ بەیاننامەیەکت دەرکردووە دەستت خۆش بێ بەڵام ئەمە کیفایەت نییە تۆ هیچ ڕێکخراوێک هیچ منەظەمێک نهاتووە کە بزانی من لە چ بارودۆخێک دەژیم لە سلێمانی کاکێ من زۆر جار باسی کەیسەکەی بادینان کرد تێڕوانینی هێمن مامەند وەکو ڕۆژنامەنووس بۆ دۆسیە گیراوانی بادینان چییە؟ من لەسەر ئەم مەسلەیە زۆر قسەم کرد لەم ماوەیەدا و دڵنیاتان دەکەمەوە دەمەوێت یەک شت بڵێم یعنی یەک شت بڵێم ئەو ڕۆژە لە دیمانەیەکیش گوتم ئینسان لەبەرەوەی لە گۆشت و خۆم پێکاتووە تۆ زۆر جار مەسەلەن بەش بە حاڵی خۆ من دڵنیام لە پاچی شێروان شێروانی و لە هەموو هاوڕێیەکانی بەڵام زۆر جار پێش ئەوەی کە با بڵێن بەناودان پێنانەکەیان بڵاو بێتەوە لەبەرەوەی ئینسان لە گۆشت و خۆم پێکاتووە یعنی زۆر جار مەسەلەن دەکەوتمە شک و قەلەقی دەبێ شتیوانە بێت و زۆربەی خەڵکی کوردستانیش بەڵام خۆشبەختانە دوای ئەوەی بەناودان پێنانەکە بڵاو بۆەوە بۆ هەموو خەڵکی کوردستان و بۆ هەموو مرۆڤێکی خاوەن وجدان ڕوون بۆەوە کە ئەمە مەهزەلەیەکە بۆیە دەمەوێت بڵێم شێروان شێروانی یەکێکە لە مرۆڤ هەرە پاکەکان و مامۆستا بەدەل و هەموو هاوڕێیەکانی و ئەوەی کە دروست کراوە مەهزەلەیەکە وەگاڵتە جاڕیەکە دوجار پارتی دیموکراتی کوردستان ئێستا نازانیت چۆن لێ دەربچێت وەک کورد دەڵێ دارێکیان بەدەستە هەردوو سەری پیسە نازانن ئازادیان کانیان لە زیندانیان بێنەوە لەبەر ئەوەی پارتی دیموکراتی کوردستان چۆن لەسەر دۆسیەی شەی سەدەر عوسمان با بڵێن تووشی خەجاڵەتی و تووشی ڕووداوێک بوون کە هەتا دنیا مالەی دەناچن بە هەمان شێوەش لەسەر ڕووداوەکانی بادینان پارتی دیموکراتی کوردستان پەڵەیەکی ڕەشە هەتا دنیا مایە ئەم پەڵەیە لەسەر پارتی دیموکراتی کوردستان و بەرپرسانی پارتی لا ناچێت مامۆستا بەدەل یەکێکە لە مرۆڤ پاکەکان شێروان شێروانی و هەموو ئەو هاوڕێیانی دەنگم دێ کاک بڕیار دەنگم دێ بەڕاستی کاکێ من ببوورە نازانم بەڵێ ئێستا جێمان لە تووە کاکێ من دەمەوێت پرسیاری ئەوە بکەم وەڵامیان پرسیارت دەمەوە خوا من دەقە بە دەقە لەگەڵ هەموو پارێزەرەکانی ئەم دۆسیە بووم و ئەوەی بەرامبەر بە بادینان کرا غەدرێک و زوڵمێکی گەورەیە و هیچ کەس ئامادە نەبوو لە دهۆک ئەم دۆسیە وەرگێت بۆیە دۆسیەکان هێنا دهۆک کە ئەمە ناقانونیە چونکە من چەندین جار داوام کرد دۆسیەکان بێتە شاری سلێمانی قبولی نەکردووە دادوەر بەڵام بۆچی کەسی دهۆک دێنیتە هەولێر ئەمە یەک دوو من لەگەڵ هەموو پارێزارەکان قسەم کردووە
ئەم بابەتەی کە مەسلەی گروپ چات و ئەمانە هەموو مەهزەلەیەکە هیچ بوون و ئەسڵ و ئەساسی نییە و من ئاگادارم زانیاریم هەیە لەسەر ئەم دانپێنانەی کە بڵاو بۆتەوە چەند بەپرسێکی ئەمنی لەسەر کارلا دراون چونکە ئەمە مازەلەیەک بوو بۆ نمونە گۆهدا زێباری لێ دەپرسرێ ئەم گروپ و چاتەتان بۆچی دروست کرد بوو گۆهدا زێباری لە وەڵامدا دەڵێت ئەمە گروپێکی زانیاری بوو تەنها بۆ کاری ڕۆژنامەنووسی بەڵام بۆ کاری ڕۆژنامەنووسیەکە لادراوە بەڵام هەموو مرۆڤێک کە عەقلی هەبێت کە گۆهدار دەمی یاری پێدەکرێ دەزانی بازەوە دەکات کە ئەمە بۆ زانیاری ڕۆژنامەنووسی بووە و ئەوەی کە لە بادینان ڕوویدا مەهزەلەیەکە تۆڵەی خۆپیشاندانەکەی شیلاتزەیە کە دەبابەکانی تورکیای داگیرکەریان تێکشکان و ئەوەی دەکرێت پارتی دموکراتی کوردستان بە هاوکاری تورکیا دەیکات دەیەوێت سی ئامانج بپێچێت یەک خەڵکی بادینان بێدەنگ کات دوو ئەم برادرانە شێروان شێروانی مامۆستا بەدەل و هەر هەمویان بەیانی ئەگەر مەبەستیان خۆ کاندیدکردنێک شتێک بۆ کۆمیسیۆن پێیان بڵێت کە ئێوە مافی خۆ کاندیدکردنتانە لە بەروەی پێشتر حکم دراون بە مەسەلەی یاسای سیخوڕی و تیرۆر و سێ پارتی دموکراتی کوردستان بە پێی زانیاریەکانم دەیکاتە بانگەشێکی هەڵبژاردن بەم نزیکانە ئەم برادرانە بە لێبوردنێکی گشتی ئازاد دەکات بۆ ئەوەی کە بڵێ ئێمە دڵمان باش بوو و گیانی لێبوردێمان هەیە واتە سێ ئامانجیان پێکا دەیانەوێت سێ ئامانج بپێکن بێدەنگکردنی بادینان و بێبەشکردنی ئەم برادرانە شێروان شێروانی و بەدەلبەروانی و هەموو هاوڕێکانی و سێش بڵێن ئێمە گیانی لێبوردەمان هەبووە و ئەم خەڵکانەمان ئازاد کردووە بەڵام دڵنیا بە بادینان دەبێتە مۆتەیەک لەسەر پارتی دموکراتی کوردستان و بەرپرسانی پارتی دموکراتی کوردستان و سەرۆکی حکوومەت و بادینان بێدەنگ نابن و ئەوان لە ئێستادا ناوێرن ئەم برادرانە ئازاد بکەن لەبەرەوەی دەزانن ڕەتفعل و کاردانەوەیکی زۆریان دەبێت و دڵنیام لە هەر هەمویان کە ئازاد دەبن لە جاران بەگۆڕتر دژی ستەم و نادادی دەوەستنەوە و وەکو قانع شاعیر دەڵێت قڕ بەسەر ئەو دوژمنەی وای ببەندیخانەیە و دەمەوێت ئەوە بڵێم ئەوەی کە بەرامبەر بادینان کرا سیناریۆیەکی قێزەونە و دادگای هەولێر تەنها تەزدیقی قسەکانی سەرۆکی حکوومەتی کرد کە هەفتەیەک لە پێش حکومدانیان لە کاتێکدا هاوکار فارس پەیامێری سپێدا لە مەسرور بازانی سەرۆکی حکوومەت دەپرسێ لەبارەی ئەم ڕۆژنامەنووسانەی بادینان دەڵێ ئەمانە هیچیان ڕۆژنامەنووس و چالاکوانی مەدەنی نیین بەڵکو سیخوڕیان بە وڵاتان کردووە دادگای هەولێر نەیتوانیت لە قسەکانی سەرۆکی حکوومەت لایدات بۆیە هاتەنها قسەکانی سەرۆکی حکوومەتی تەزدیق کرد و کردی بە بڕیار و ئەم برادرانی حکومدا بەڵام دەمەوێت ئەوە بڵێم کۆت چۆن کاتی خۆی دکتۆر کەمالی سید قادری 30 ساڵ حکومدا بەڵام دوجار لەبەرەوەی جنسیەی نەمساوی هەبوو بە ماوەی هەفتەیەک ئازادیان کرد ئەم برادرانش ئەگەر کەسێکیان هەبووە ئەگەر منەظەماتەکانی دنیا وەکەوەی کە پرسیارت کرد باید دەنگ دەوایە ئازاد بکرێن و دەمەوێت لێرەوە بیڵێم چۆن ئەم برادرانەی بادینان بە بڕیارێکی نایاسایی و بە بڕیارێکی سیاسی حکم دراون دەبێت ئاواش بە بڕیارێکی سیاسی و بە بڕیارێکی ناقانونی ئازاد بکرێن کە دوجار دەبێت ئازاد بکرێن و ئازادیش دەکرێن کاکە من بەر لەوەی پارتی دیموکراتی کوردستان تۆمەتی سیخوڕی بداتە پاڵ شێروان شێروانی لە پێشووتیدا شاسوەر عەبدولواحید تۆمەتی سیخوڕی کۆمەڵێک تۆمەتی بۆ شێروان شێروانی دروست کرد ئەو قسانەی شاسوەر عەبدولواحید و ئەو تۆمەتانەی ئەو تا چەند ڕێگا خۆشکەر بوو بۆ ئەوەی ڕاستەوخۆ پارتی سیناریۆی سیخوڕی بداتە پاڵ شێروان و هاوڕێکان دەزانی عیبەیەکی زۆر گەورەیە من هەمیشە لە زۆر جار گوتومە و لە دیمانەکانیش و لە دیداری تایبەتیش گوتومە بەداخەوە حیزبی کوردی لە ئەلفی هەتایای یەک ئەخلاقی هەیە و یەک بەرنامەی هەیە بۆ نمونە تۆ 30 ساڵ پەکەکە بە لە قەندیل لە ناو شاخ و سەهۆڵ بەڵام دوجار بڵێ کاکە من واز دێنم بیری دایکم دەکەم ئەم 30 ساڵە لەبەر چاو ناگرن باشە دەڵێن ئەمە خیانەتی کرد بۆی وازیێنە حیزبی کوردی لە ئەلفی هەتایای هەموو ئەمە ئەخلاقێتی هەموو یەک کۆپین یعنی بەداخەوە ئێمەمانان کاتێک لە هەولێر بووین
چالاکیمان دەکرد ڕێخنەمان دەگرێت هەموو ڕۆژ لەسەر جادە بوون دەیانگوت هێمن مامان پاراستنە بۆیە وا لە هەولێر بێمنەتە شێروانی پاراستنەوە ئی خۆیانە بۆیە وا بێمنەتە لە دۆوەک و لە بادینان چالاکی دەکات کاتێکیش ئاوارە دەبێت دێتە سلێمانی دەڵێ هێمن مامە زانیاریە ئێش بۆ دەستگای زانیاری دەکات ئەمە ئەخلاقی پرسیاری ئەوەش دەکەم دواتر لەسەرەوە کاکێ من باشە لە کۆمنتەکان بۆمان هاتووە دەڵێن دواتر قسە لەسەر بابەتە دەکەین باشە قسە لەسەر ئەمە دەکەین بڵێ ئەم ئاداب و ئەخلاقی حیزبی کوردی بەڕاستی زۆر عیبەیە ئەمە دەستگا مخابراتەکانی جیهان ئەم کارێ دەکەن کاتی خۆی موساد هەر گەنجێکی فەڵەستینی بە پارە بە ئافرەت نەکردرابە نەچوو با ژێرباری ئیسرائیل و موساد لە ناو خەڵکی بڵاوی دەکردەوە دەیگوت فلان کەسی خۆمانە موچە لە خۆمان وەردەگرێت ئێستاش ڕێک حیزبی کوردی هەمان ئەخلاقی هەیە کۆمەڵی خەڵکی موچەی پێدەدا مانگانە ملیۆنێک ئێوارە لە چایخانە مەچکۆدا دەنیشێت هێمن مامان هی خۆمانە بڕیار محەممەدی خۆمانە مەسعود عەبدوڵخاڵقی خۆمانە فلانی خۆمانە بۆ ئەوەی لە نێو خەڵک ناشرینە دیکەن ئەوان کاتێک تۆ دەبینێن کە دەتوانین ڕای گشتی دروستکەی وە گەنجێکی مەحبوبی وە کەسێکی مەحبوب و خۆشەویستی دێن ئیش لەسەر ناشرینکردنت دەکەن من لە ماوەی یەک هەفتەی ڕابردوو 3 پەیجی سەر بە پارتی دموکراتی کوردستان جنێ و تەشیری دنیایان بە من کردووە تۆ بێ بە پارەی نەوتی میلەت بە قوتی میلەت سپۆنسەر بکەیت بە پارەی خەیاڵی بێ هێرش بکەیتە سەر ڕۆژنامەنووسێکی وەکو من چالاکوانێکی وەکو من لە کاتێکدا داوای دادپەروەری و عەدالەتی کۆمەڵایەتی دەکەم تۆ 10 کەناڵی ئاسمانیت هەیە حیزبێکی 75 ساڵە دامەزراوی لەشکرێک ڕۆژنامەنووست هەیە بەڵام نایێت وەڵامی من بدەیتەوە بە شێوەیەکی ئەکادیمی و بە شێوەیەکی نووسین لە کاتێکدا من ئایفۆن 6ێکم هەیە ئایفۆن 6ێکی سەماعتەقیوم هەیە ئەمە سەروەتەکەی منە ئەمە قەڵەمەکەی منە تۆ 10 کەناڵی ئاسمانیت هەیە لەشکرێک ڕۆژنامەنووست هەیە باشە بەڵام نایە بە قەڵەم وەڵامی من دەیتەوە بە نووسین وەڵامم دەیتەوە دێ 3 پێیج هێرش دەکەنە سەر دایک و خوشک و کەرامەتی من دێ سپۆنسەر دەکەی بۆ ئەوەی زۆرترین خەڵک ببینێت جنێو بە من دەدەیت ئەمە ئەخلاقی حیزبی کوردیە بۆیە ئەوەی کە دەگوترێت لەسەر شێروانی لەسەر ئیبراهیم عەباس لەسەر هێمن مامن لەسەر مەسعود عەبدوڵخاڵق لەسەر هەر کەسێک کە ناڕەزایی لە هەرێمی کوردستان خەڵکی کوردستان دەبێ وریا بێ دەبێ هۆشیار بێ کە ئەمە تۆمەتێکی ناڕەوایە ئەگەر بە قسەی کاک شاسوار شێروانی پاراستن بوو ئەی بۆ ئێستا کە پارتی و پاراستن 6 ساڵ حکمیان داوە ئەمە ئەیبەیەکی گەورەیە بەڕاستی تووشی بابلێن ڕوو بە ڕووی زۆر بەمان دەکرێتەوە من ڕۆژنامەنووسێکم ئەمجارش دەڵێم خاوەن قەڵەمێکم هیچ حیزب بوو لاینێک لە پشتم نییە من تەنها کوڕی یەک کەسم ئەویش دایکی خۆمە من تاسەر ئێسقان بێلایەنم و باکم بە هیچ نییە و بڕیارم داوەچی تر وەڵامی ئەم تۆمەت و بوختانە نەدەمەوە کاکە من ببوورە پرسیارێکی تایبەتیشە چەند دەبێت دایکت نەبینیەوە لە ڕاستیدا من 6 مانگێک بوو دایکم نەبینی و چونکە دایکم نەخۆشە یعنی ئەم ڕێگایە بۆ ئەو دوورە سەوفانی فەقەراتی ئەوە چەندین نەخۆشی تری هەیە ئەم ڕێگایش ناخۆشە کە دێتە سلێمانی 3 سەعات ڕێگاوە 3 سەعات گەڕانەوە بۆیە من نزیکەی 6 مانگ و دایکم نەبینی و بەڵام پێش ڕەمەزان ماوەی 3 ڕۆژ لێرە بوو و دڵخۆشی کردم و تەمەنام دەکرد بتوانیت لێرە بۆ ئەم ڕەمەزانە بەیەکەوە بواین بەڵام دایکم تەمەنێکی هەیە لە هەولێر و وەکو لە شعرێکیشدا نووسیومە یعنی ئەو ناتوانیت بە بێ شارەکەی خۆی ئەو ناتوانیت بە بێگەڕەکەکەی ئەو پێی وایە ئەگەر لە هەولێر نەبیت قیبلەی لە تێک دەچێت ئەو پێی وایە ئەگەر لە هەولێر نەبێت سوورەتی فاتحای لە بۆ نایەت یعنی ئەوە کێشەکانی ئەوەیە و من خوشک و برایترم هەن لە هەولێر کە ناتوانانی ئەوان زێبێلیت بۆیە نزیکەی 6 مانگ بوو لە ڕاستیدا من دایکم نەبینی بوو بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوو بە خۆشحاڵیەوە بینیم و بیری دەکەم من کوڕی ئەم شارەم من باب و باپیرم خەڵکی هەولێرن و هەولێر شاری باو باپیرانمە هەولێر زێدی باو باپیرانمە شاری خۆمە شاری یادگاریەکانمە یادگاریەکانی منداڵیمە بەڵام لەگەڵ ئەوەشدا با ئەوانەی کە پێیان وایە نقطە مەسەلەی ئەوەی هەولێر لە من دەبێتە نقطە زۆف
نقطەی خاڵی لاواز خەیاڵیان خاوە لەبەرەوەی من هەولێر با پیرۆزی بەعسی و قەڵەم فرۆشەکان بێت، هەولێر با پیرۆزی پارتی و بەعسیەکان بێت، پیرۆزی میتی تورکی بێت. من لە هەولێریش دوور بم هیچ کێشەیەکم نییە لەکوێ بە ئازادی ژیان ئەوێ نیشتیمانی منە. وەکو جیڤارە گوتنی هەموو گۆی زەوی شوێنی منە، هەموو گۆی زەوی لای من شوێنی منە. من ئەمڕۆکە بەڵێ بە ئازادی دەژیم و پێیان وانە بیت کە من فرمێسک دەڕێژم بۆ هەولێر و بیری هەولێر دەکەم و دەتوانن خاڵی لاوازی من ببیننەوە. نەخێر، هەولێر لە ڕۆحی مندایە و هەولێر شاری خۆمە و ڕۆژێک لە ڕۆژان بە ئازادی تێدا دەسوڕێمەوە و هەولێری داژکرا و ئازاد دەکرێت. کاکێ من زۆر جار باس لەوە دەکرێت هێمن مامەن پیاوی لاهوری شێخزایە و کۆمەڵێک تۆمەت دەخرێتە پاڵ هێمن مامەن. دڵنیام تۆمەتەکان بەو شێوەیە نییە، بەڵام پێم خۆشە لە زانی خۆتۆ بیبیستم ئایا بەڕاستی هێمن مامەن پیاوی لاهوری شێخزنجیە یاخود پیاوی یەکێتیە یاخود پیاوی دەستگای زانی دەزانی تازە وەڵامم دایتەوە. یعنی ئێمەمانان کاتێک هێمن مامەن لە هەولێر بوو، کاتێک هێمن مامەن لە هەولێر بوو دەیانگوت پاراستنە کاکە لۆیەوە هەبێ منەتە ئەوها دڕخنە دەگری و هەم ڕۆژێ لە شەقام خۆ پیشاندان دەکا و ئەو قسانیان دەکرد. باشە کاتێک هێمن مامەد ئاوارە دەبیت، کاتێک هێمن مامەن 5 لەلایەن پارتیەوە دەجێت دەکرێت، کاتێک هێمن مامەن 9 دۆسیە لەسەر بەرپرسانی پارتی لەسەر دەکرێتەوە، بەناچاری شاری باو باپیرانی شاری دایکی و زێتی و دایکی خۆی جێدێت. ئەم جاران چی دەکەن؟ دەڵێن هێمن مامەد زانیاریە، هێمن مامەد پیاوی لاوڕە. ئەمە عیبەیەکی زۆر گەورەیە، ئەمە شەرمەیەکی زۆر گەورەیە بۆ حیزبی کوردی، بۆ میدیای کوردی، بۆ پروپاگەندەکانیان. ئەمە عیبەیەکی گەورەیە بەڕاستی. پێشتریش باسم کرد من پیاوی یەک کەسم ئەویش دایکمە، من پیاوێکم سەر بەخۆم و شەرم ناکەم بەیانی وەکو خەڵکی دەڵێن کاکە من بووم بە یەکێتی، کاکە من بووم بە شوعی، بووم یعنی خۆ حیزبایەتی عیبی تێدا نییە. دوجار هەر شتێک بکەم من باکم بە هیچ نییە، شەرم لە کەس ناکەم. و مەسەلەی حیزبایەتی لە کوردستان ناشرین کراوە. جناخۆ حزب دەچێتە خانەی کۆمەڵگای مەدەنی. حزب واتە مەدەنیەت، واتە خزمەتی مرۆڤایەتی، واتە سیاست، واتە هونەری بەڕێوەبردن، بەڵام لە کوردستان ناشرین کراوە. بۆیە ئەم قسانە عەفوم دەکەی کاک بڕێ، ئەم قسانە قسەی بێبنەمان. وەکو گوتم ئێمە لە هەولێر پاراستن بووین، ئێمە 11 مانگە لە سلێمانی خۆشتان نەبووتە ساڵێک، پاشە لە پاراستن بۆ بووم بە زانیاری دوای 11 مانگ. ئەم قسانە قسەی بێبنەمان. وەکو گوتم ئەمە دەستگای عەفوم دەکەی، ئەمە دەستگای مخابراتیەکانی دنیان. هەر کەسێک کە بە پارە بە ئافرەت کۆنتڕۆل نەکرێت دوجار دێن ئیش لەسەر ناشرینکردنی دەکەن، دێن تۆمەتت بۆ دروست دەکەن، دێن دەڵێنەوە ئی خۆمانە ئەوە موچەی لای ئێمە هەیە و قسەیەک هەیە دەڵێت دیکتاتۆرەکان هەمیشە پروپاگەندە دەکەن و گەمژەکانیش پێیان باوەڕ دەکەن. بەداخەوە بەشێک لەوانە لە حەسادەتیە کاتێک دەبێن هێمن مامەد قەڵەمێکە، هێمن مامەد ئەمڕۆ خۆشەویستە لە ناو خەڵک، هێمن مامەد ئەمڕۆ لە راپۆرتە جیهانیەکان ناوی دێت، ناوی ئەو نایەت، دێت چ دەکات لەم حەسادەتیە. کاتێک هێمن مامەد هەواڵێکی دەست دەکەوێت، کەناڵێکی زەخمی میدیایی، کەناڵێکی ئاسمانی کە ئۆفیسەکەی لە هەولێرە و ماگانە 1500 دەفتەر دۆلار خەرجێتی، هەواڵەکە دەکەوێتە دەست هێمن مامەد بە ئایفۆن 6ەوە ناکەوتە دەست ئەو چی بکات؟ دەوێ دەڵێ کاکە ئەمە ئەگەر سەر بە دەستگایەک نەبی چۆن ئەم خەبەرە دەگات بە ئەو چۆن بە ئێمە ناگات؟ واتە بەشێکی لە حەسادەتیە، بەشێکی لەوەیە کە وەکو گوتم ئەم حیزبانە ئیش لەسەر ناشرینکردنی ئەو کەسانە دەکەن کە ڕایگشتی دروست دەکەن کە خۆشەویستن. یعنی من گوتم لە ماوەی یەک هەفتەدا 3 پەیجی پارتیەریشان کردوتە سرم لە کاتێکدا تۆ 10 کەناڵی ئاسمانیت هەیە، لەشکرێک ڕۆژنامە نووست هەیە، بۆ نایە وەڵامی من دەیتەوە کە ئایفۆن 6ێکم هەیە؟ کاکە من دەمێت لێرەش بڵێم مەسەلەی ئەم ئایفۆن 6 کوروزانەوە و نووزانەوە نییە خەڵک خێرم پێ بکات بێ ئایفۆن 12ەکم بۆ بکڕێ. من لەخوا بەزیاد بێت توانای ئەوەم هەیە کە ئایفۆن 12 بکڕم، بەڵام حەزم بە خەرجی زیادە نییە و وعدم داوە کە ئەم ئایفۆن 6 هەتا دوجار لە کار دەکەوێت بەردەوام بم. کورد دەڵێ قسێکی دەڵێ تەشی ڕێز، ئەگەر تەشی ڕێز بێت بە کەلکی کەرێش تەشی دەڕێسێت.
تۆ کەناڵێکت هەیە 1500 دەفتەر دۆلار مەسروفتە لەسەر قوت و نەوتی خەڵک 1000 پەیامێر و ڕۆژنامە نووست هەیە هەواڵێکت دەست ناکەوێت دەست من دەکەوێت ئەمە شانازیە بەڵام تۆ عیبە شوورەیە بێ بوختانم بۆ دروستکەی تۆمەتم بۆ دروستکەی تۆ دە کەناڵی ئاسمانیت هەیە لەشکرێک ڕۆژنامە نووست هەیە مەقالەیەکم نووسی بە مەقالەیەک وەڵامم دەوە مێ لە پەیجی بێدایک و باوە کێریش بکەیتە سەر من بۆی ئەم جارەش دێڵێمەوە هێمن مامان ڕۆژنامە نووسێکی سەر بەخۆیە چالاکوانێکی سەر بەخۆیە کوڕی پیاوێکی هەژار و ژنێکی هەژار و کە شانازی دەکەم کە من کوڕی پیاوێکی هەژار و پێشمەرگەم و بەکرێکاری منی پێگەیان کوڕی دایکێکم کە بەنانکردنی ماڵان منی گەورە کردووە و شەرمم بە هیچ نییە من ئەگەر بەیانی سەر بە هەر حیزبولایەنێک بم بەڵام ئەم جارش دێڵێمەوە من ڕۆژنامە نووسک و چالاکوانێکی بێلایەنم تەنها کوڕی یەک کەسم ئەویش دایکمە و قەڵەمێکم تێدەکۆشم لە پێناو مافی مرۆڤ مافی ژن لە پێناو دادپەروەری کۆمەڵایەتی لە پێناو جوانکردنی نیشتیمانەکەم دژی نەعەدالەتی و ستەم و خیانەت و بەتاڵان بردینەوە من دەوەستمەوە من باسی ئەوە دەدەم کاکێ من بابینە سەرەوە پرسیارە ببوورە کاک بڕیار باسی ئەوە دەدەم کە من لە ڕابردوودا چوار کوونکردنی بۆڕینەوتم ئاشکرا کرد دەیان دۆسێ گەندەڵیم ئاشکرا کرد من باسی ئەوە دەدەم کە لە ساڵی 2000ەوە دەیان بەڵگە و دیکۆمنتم لەسەر تاڵانکردن و بەبابردنی زەوی و زار و سامانی ئەم وڵاتە بڵاو کردەوە و باسی ئەوە دەدەم کە بێسەر و شوێنکردنی بەرپرسی پاسەوانەکانی ڕێباز حەملانم لەلایەن پاراستنەوە ئاشکرا کرد کە یەکێتی و پارتی نۆ دۆسیە و نۆ بەیان ئەفۆم دەکەی نۆ بەیان نامەیان دژی یەک دەرکرد لەسەر مەسەلەی بەرپرسی پاسەوانەکانی ڕێباز حەملان کە من ئاشکرام کرد من باسی ڕازگۆیەکانم دەدەم بۆ شانازی دەکەم من ئەم جارش دێڵێمەوە هەر حیزبولایەنێک بم پێم شەرم نییە بەیانی لە فێسبووکەکەی خۆم دەڵێم کاکە پەیوەندیم بە فلانە حیزب کرد بەڵام من بێلایەنم و پێم وایە ڕۆژنامە نووس بەپێی ئەو زانیاریانەی کە من هەمە بەپێی ئەو خوێندنەوانەی کە من هەمە 20 ساڵە ڕۆژنامە نووسم دەبێت ڕۆژنامە نووس بێلایەن بێ لەسەر مەسەلەی ئاین لەسەر مەسەلەی نەتەوە لەسەر مەساڵەی هەموو شتەکان بۆیە من کە قەڵەمم دەستداهەیە لە 2000ەوە کە مناڵ بووم وازم لە هەموو حیزبێکێنە وازم لە هەموو ڕێکاوێکێنە گوتم دەبێت ڕۆژنامە نووس بێلایەن بێت ئەجینا خۆ من دەتوانم بچمە لای هەر گروپ و لایەنێک و مەسەلەی سیاست مەسەلەی ئیشکردن لەگەر هەر گروپ و لایەنێک مافی خۆمە ڕەنگە بەیانی بڕیار بدەم کە من لەگەڵ ڕێکخراوێک لەگەڵ لیستێک کار بکەم ئەوە مافی ڕەوای خۆمە کاکێ من دەڵێن لە ماوەی 11 مانگی ڕابردوو هێمن مامەند ئەوەندەی قسەی لەسەر پارتی کردووە ئەوەندە قسەی لەسەر یەکێتی نەکردووە دەڵێن لەوەتەی هێمن مامەند چۆتە سلێمانی قسە لەسەر یەکێتی ناکات و دەڵێن هێمن مامەند بگورە با پرسیارەکەم دواتر کاتت پێدەدەم بۆەوەی وەڵام بدەیتەوە ئایا لە سلێمانی دۆخێکی ئەوەندە کراوە هەیە بۆ مەسەلەی ئازادی ڕادەربڕین ئایا پەرلەمانتار لی نادرێت ئایا ڕۆژنامە نووس پێشەلکاری بەرامبەر ناکرێت ئایا دۆخەکە ئەوەندە و پارتەکە ئەوەندە بۆ ئازادی ڕادەربڕین لەبارە بۆی کە ئەوەکو خەڵک باسی دەکات ئەمە قسە لەسەرەوە بابەتانە ناکات یەک بێت وەڵامی هەرمویانە دەدەمەوە ئەوەی فێسبوک باشە ئەوەی نووسینەکانی من ببینێت و ئەوەی بچێتە خوارەوە سەیری نووسینەکانی من کات و باس سەیری مقابلاتەکانی من کات من ڕخنەم لە هەموو حیزبولایەنێ گرتووە حتا بە معارەزەشتەوە و کە لە ماوەی ڕابردوو هێرشیان کردە سەرم و ڕخنەم لە گۆڕان گرتووە لە نەوەی نوێ گرتووە لە یەکێتی گرتووە لە پارتی گرتووە ڕخنەم لە لایەنە ئیسلامیەکان گرتووە من ڕۆژنامە نووسێکم ڕخنە دەگرم بەبێ لایەنانە و نووسینەکان و قسەکانم شایدن بەڵام کاتێک سەرۆکی حکومەت سەرۆکی هەرێم مەسەلەی دەستگا ئەمنیەکان مەسەلەی نازانم چی هەموو جونگە هەستیاریەکان مەسەلەی نەوت مەسەلەی نازانم خیانەت مەسەلەی هەر هەموو شتەکان تۆ سەیرکە سەرۆکی هەرێم سەرۆکی حکومەت بەدەست پارتیەوەیە نەوت بەدەست پارتیەوەیە ئاژانسی پاراستن بەدەست پارتیەوەیە
دۆسیەکانی من نۆ دۆسیەم لەسرە هەموو لەلایەن بەرپرسانی پارتیەوەیە، شێروانی و بادینان هەموو لەلایەن پارتیەوەیە. بۆیە تۆ یعنی کاتێک ئەم پۆستانە بەدەست چێوە بێت ڕەخنەت لەو کەسە دەگریت و ئەمە بێویژدان نییە. زۆر جار ئەمە ڕوبەڕووی من دەکرێتەوە و من یەکێکم لەو کەسانەی کە لە ڕۆژنامەی ئاژانسی سەربەجێتی نیشتیمانی کوردستان 2010-2019 کارم دەکرد لەسەر ڕەخنەیەک لە ڕۆژنامەکە دەرکرام لە کاتێکدا کە گوتم ئەمە سیستەمی هاوسەرۆکایەتی نییە، ئەمە هاوڕەگەزبازیە، سیستەمی هاوسەرۆکایەتی دەبێت ژنێک و پیاوێک بێت. باشە و من لێرەش ڕەخنەم گرتووە و لێرەش پێیان گوتم کاکە تۆ لێرەی ئێمە قبولمان نییە ئەوەندە ڕەخنە لە ئێمە بگریت و مانای ئەوە نییە کە من لێرەم ئیتر لە کەناری ئارامم و هۆشداریان داومەتێ و خەڵکی دڵسۆ زۆر جار گوتێتی کاکە تۆ ئاگاداری خۆت بە لەو شارەی با لێرەش دەربەدەر نەکرێی و ناڕاستە و خۆڕەشەم لێکراوە. بۆیە ئەم قسانە دوورە لە ڕاستی و من ڕەخنە لە هەر هەمولانەکان دەگرم و بڕۆن سەیری نووسینەکانم بکەن و دەمەوێت شتێک بڵێم، یعنی مەسلەی پێشێلکاریەکان ئەمە حقیقەتەکە و دەمەوێت ینی شتەکان وە خۆی بێت دوایی پارچە پارچە نەکرێت. مەسلەی ئازادی لە زۆنی سەوز و لە زۆنی زەرد ئێستا باسی ئەوە دەکەم، بەڵێ لە زۆنی سەوزیش کاوە گەرمیانی شەید دەکرێت، ئامانزبابانی خۆی و هاوسەر و مناڵەکەی تیرۆر دەکرێت و بەڵێ لە خۆپیشاندان دەدرێت، بەڵێ خۆپیشاندان شەید دەکرێت. ئێمە هەموو ئەم شتانەمان باس کردووە و ڕەخنە دەگرین و نەمان گوتووە کە ئەم زۆنە زۆنێکی ئارام و زۆنێکە ئیتر پێشێلکاری تێدا ناکرێت. هەمووی چەند مانگێکە چەندین کەس لە خۆپیشاندانەکان لەم زۆنە شەهید کران. بەڵام حقیقەتێک هەیە ئەم زۆنە با بڵێن ئەوەی کە دەکرێت با بڵێن بە منەظەم نییە، بە منەظەم نییە وەکو ئەوەی کە سەرۆکی حکوومەت و باوکی و براکەی بێت خەڵک لە زیندان بکات. باشە یعنی ئەم پرسیارە لە چەند ڕۆژی ڕابردوو لە مەشهدێک بینم لە قادریش کرابوو، قادر نادر کە جەناب دیمانە لەگەڵی کرد. کاکە جان ئێمە ئەم جارەش دەڵێنەوە زۆنی سەوزیش بەڵێ پێشێلکاری تێدا دەکرێت، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئازادی ڕادەربڕین ئەمە قسەی ئێمە نییە، قسەی ئێمە نییە، قسەی منەظەمات و ڕێکخراوەکانی دەرەوەشە. خەڵک هەبووە لە ئەوروپای داوای ئیقامە و لزووری کردووە، گوتیێتیان لە هەولێر ژیانم لە خەتەرە، پیان گوتە بۆ نەچیتە زۆنی سەوز، بۆ نەچیتە زۆنی سەوز. یعنی ئەمە قسە ئێمە نییە. خۆ قابلە ینی ئەمنستی ئینتەرناشنال و ڕێکخراوە جیهانیەکانی ژێچێتین و پشگیریەکێتی دەکەن. ئەمە دوورە لە ڕاستی. ئەمە ڕەنگە پەیوەندی بە بیعەکەوە بێت و پەیوەندی بە هەندێک مەسائیلی خەڵکەکەیەوە بێت، هۆشیاری خەڵکەکەیەوە و پەیوەندی بەوە بێت کە فرە حیزبی لەم سنوورە هەیە و پەیوەندی بەوە هەبێت ئەم قسەی مام جەلال کە کاتی خۆی دەڵێت سەکۆیەک دادنێم لە سەرای لە پارتی ئازادی و یەکەم کە جینێ و بە مندن، ڕەنگە ئەم قسانی مام جەلال ببێتە هۆی ئەوەی کە شەربێک بکەن لەسەر مەسەلەی ئەمە. ینی ئەمانە هۆکارن وەکو گوتم بیعەکە خەڵکەکە فرە حیزبی لەم ناوچەیە و وەکو گوتم یعنی زۆربەی پۆستەکان بەدەست بەرپرسانی پارتیەوەیە لە مەسەلەی مەلەفی نەوتە، لەسەر مەسەلەی سەرۆکی حکوومەتە، لەسەر مەسەلەی سەرۆکی هەرێمە، لەسەر مەسەلەی با بڵێن بەڕێوەبردننی هەولێر کە عاسیمەیە، پەرلەمانی لێ، ئەنجومەنی وەزیرانی لێە. یعنی بۆیە نەک من ینی زۆربەی ڕۆژنامەنووسان و ڕەخنەگرەکان با بڵێن فۆکسەکە دەخەنە سەر پارتی، دەخەنە سەر زۆنی سەرد. ئەمە ڕاستیەکەیە. زۆر سپاس بۆ هێمنامەند چالاکوان و ڕۆژنامەنووس کە لە شاری سلێمانیەوە لەگەڵم بووی. زۆر سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەدا. زۆر سپاس بۆ بینەران. سپاس بۆ ئێوەش، سپاس بۆوانەی کە گویان لێمان بوو، سپاس بۆوانەی کە جنێویان پێداین بەم ڕەمەزانە گەردەنی ئازابێت لە کۆمنتەکانیان. و من ئەم جارەش دێڵێمەوە من ڕۆژنامەنووسێکم شەرمم نییە ئەگەر هەر حیزب لایەنێک بم، ڕۆژنامەنووسێکم بێلایەنم،
چونکە کە ئینسان قەڵەمی دەستدایێت دەبێت لەسەر مەسەلەی هەموو شتەکان بێلەیان بێت هەتا لەسەر مەسەلەی دین و قەومیەتیش و هیوادارم کە با بڵێن هەرێمی کوردستان ئازاد بێت بەڕاستی چونکە وەکو گوتم نەوەکو ئازادی ڕادەت بڕین تێدا با بڵێن لە کەمبوونەوەدایە بەڵکو تروسکاییەک نماوە نەوەکو هەر من کە وەکو قەڵەمێکی ڕەخنەگر و معارەزە ئێستاکە لە شارەکەی خۆم ئاوارە دەربەدە بووم خەڵک هەیە سەر بە پارتی دموکراتی کوردستانە ژیانی ئارام نییە سەر بە پارتی دموکراتی کوردستانە ڕای کردووە بەدایان کارمەندی ئاساییشیان لە کەنەدایە داوای مافی پەنابەری کردووە یعنی ئێمە بینیمان یعنی پەرلەمانتار ئێستا حاکم لە دەروی وڵاتە زۆربەی کاکە دەیان کەس لە دەروی وڵاتە شیوان ئازاد دوێنێ پۆستێکی کردووە یعنی جەرگم ژانی کرد یعنی دەڵێ 7 ساڵم دایکم نەبینیوە من دوای 6 مانگ باش بوو هەفتەی ڕابردوو دایکم بینی ئێمە ناچارین ڕۆژانە لەگەڵ کەسوکارمان بە ڤایبەر قسە بکەین یعنی داوا دەکەم لە خەڵکی کوردستان لە تۆزێک وجدانتان هەبێت کەسێک کە دیفاعتان لێ دەکات کەسێک کە داوای مافتان دەکات من نامەوێت منەت بکەم من نامەوێت ستایشم بکەن سوپاسم بکەن من نامەوێت چکە من دژی ستایشم من نامەوێت منەتان بەسەرەوە بکەم کە لەسەر قوت و ژیانی خەڵک من 5,000 دەرجی کراوە 9 دۆسیەم لەسەر کراوەتەوە ماگێک و 4 ڕۆژ ساڵی ڕابردوو لە زیندان بووم جارێشتیان هەفتەیەک لە زیندان بووم من نامەوێت منەتان لەسەر بکەم بەڵام تکاتان لێ دەکەم واز بینن لە تەشیر و لە تۆمەت من لە پێناو قوت و ژیانی ئێوە ئاوارە بووم لە پێناو قوت و ژیانی ئێوە 9 دۆسیەم لەسەر کراوەتەوە لە پێناو قوت و ژیانی ئێوە لە زیندان بووم لە ناخۆشترین ژیان بووم من ئەگەر قەڵەمەکەم بفرۆش با کاک بڕیار خەڵکی کوردستان لە هەولێر لە شارەکەی خۆم هەموو شتم بۆ دەکرا ڤێلا خانوو سەیارە بەڵام من قەڵەمەکەم نەفرۆشت ئاوارەیم هەڵبژارد لە پێناو کەڕامەت لە پێناو سەربەرزی قەڵەمەکەم بۆیە واز بینن لەم تەشیرە کەسێک دیفاعتان لێ دەکات ستایشی مەکەن کاکە سوپاسی مەکەن بەڵام بوختانی بۆ دروست مەکەن بە هیوام جارێشتر سەرکەوتوو بن خدای گەورە ڕۆژ و نوێژ و تاعاتیان وڵایە قبول کات و ڕەمەزانێکی پڕخێر و بەرەکەت بێ بە هەمولایەک ئازادیتان باش دیارە دەنجی کاکەی من بە باشی ناگاتە لامان بەڵێ کاک بڕێ گوێتان نێمە زۆر سپاس بۆ زۆر سپاس بۆ مامەند چالاکوان و ڕۆژنامەنووس کە لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بوو زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە تا بەرنامەی دیکەی ڕۆژە پێتان دەگەمەوە هەر شاد بن